پشتگوێخستنی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمەوە جارێکی تر هەڵەبجەیەکانی هێنایەوە سەر شەقام. ئەوان وەکو داواکاری خەڵک جێبەجێ ناکەن، جەنگی دەرونیشمان لەگەڵاکەن، جەنگی دەرونی لە ئاستی تاک و لە ئاستی خێزان و لە ئاستی کۆمەڵ و کۆمەلگاوە. بۆ ئێمە ئەو داواکارانەی کە پێشتر هەمان بووە هەر عینی ئەو داواکاریانەیە دووبارەیەکەینەوە وازش ناهێنرێ و خەڵک دانانشێ بۆم شۆشکڵی کە دەسڵات چاوەڕوانێکە ئەبێ داواکاری ئەم خەڵکە جێبەجێ بێت لە ڕاستیە جا ئەمڕۆ یاسم هەڵەبجە بە حەقیقەت خەساری زیاتر بووە، زیاتر مەینەتی و ناڕەحەتی و وێرانی زیاتری پێوە دیارە بۆی ئەبێ خزمەتی زیاتر بکرێ وەکو پێویست لەسەر جەم سێکتەرەکان ناخزمەت نەکراوە داواکەین خزمەت بکرێ. چین و توێژە جیاوازەکان بەڕێپێوان لە فلکەی شێد عومەری خاوەرەوە چوونە بەردەم باخی گشتی و لە ڕێگەی یاداشتێکەوە داواکاریەکانی چەندین ساڵەیان بۆ ئاوەدانی و بوژانەوەی پارێزگاکەیان بەگوێ حکوومەتادا. بە پارێزگاکردنی هەڵەبجە پرۆسەیەکی ناتەواوە هێشتا لای دەسەڵاتی هەرێم مەرەکەبی سەر کاغەزە و نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. ڕەنگە نوکتەیەکی بێتام و گریان هێنەر بێ کە شارێک ژمارەی دانیشتوانەکەی لە سەردەمی قەزاربوونیدا زیاتر بێ وەک لە سەردەمی پارێزگابوونەکەی. هەڵگرتنی نازی ناوچە پڕ لە قوربانیەکانی کوردستان بە دیاریکردنی باشترین و دڵسۆزترین بەرپرسان بۆ بەڕێوەبردننی شارەکانیان، ڕێزگرتن لە قوربانیەکان و گێڕانەوەی ونبوو بێسەر و شوێنانیان، نەک بە سیاسیکردن و بێ ئەرزشکردنی چویرۆکە پڕ لە تراژیدەکانیان. بڕیاردان لەسەر ئەو پرۆژە یاسایانەی کە خراوەتە بەردەست پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بری لۆبیکردن لە ناوەندە جیهانیەکانە بۆ حیزب و سەرۆکەکان، لۆبی بکرێ بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکانی کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تری ئەنفال و کیمیابارانی میلەتەکەمان. پێدانی تایبەتمەندی لە دامەزراندن بە شێوەی دادپەروەرانە بۆ خەڵکی پارێزگاکە و ڕەخساندنی هەلی کار بۆیان. لە بودجەی 2023 حسابێکی شیاو بۆ هەڵەبجە بکرێت کە هیچ سێکتەرێکی ژێرخانی نییە و پێویستی بە ڕەچاوکردن هەیە بەو حکومەی لە سەدی پارێزگاکە پێشتر بە ڕژێم بەدەستی ڕژێمی بەعەز خاپور کراوە. تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان و بڕیاردان لەسەر کۆمەڵێک پرۆژەی استراتیژی گەشتیاری و پیشەسازی و گشتوکاڵی و مەعریفی و هونەری بۆ کۆی پارێزگاکە. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن داواکاریەکانی هەڵەبجە مافی سەرەتایین و پێویستە جێبەجێ بکرێن، بەڵام حکوومەت پاش 35 ساڵێکی مای بارانکردنی هەڵەبجە بێباکە و لە هەموو سێکتەرەکانەوە پەراوێزی خستووە. ئێمە وەکو خەڵکی پارێزگای هەڵەبجە داوامان کرد کە ئەم شارە پەراوێزخراوە ئاوڕێکی لێ بدرێتەوە لە ڕاستیە کۆمەڵی خزمەتگوزاری و پرۆژەی بۆ ئەنجام بدرێت کە ئەبوو ئێستا شاری هەڵەبجە نمونەی شارێکی جوان بووە لە هەموو کوردستانە، بەڵام بەداخەوە وەکو ئێستا ئەیبینی لە بێ خزمەتگوزاری و لەوەی کە حکوومەت پشتگوێ خستووە ئێمە هەمومان لەسەر جادەین و داوای مافەکانمانەکەین. خەڵکی لایەنگیری ئەو دوو حیزبە زیاتر هۆکارن لەوەی کەوا ئەم شارە ناچێتە پێشەوە. نابینین کەوا بەرپرسان دەبواە لە پێشەنگی ئەم خۆپیشاندانەوە بیان بینانایە، بەڵام زۆر بەداخەوە ئاوری لێ نادەنەوە و هەروەها دڵسۆزی نییە لە ئاستی باڵادا ئەم شارە. نزیکی یادێکین تەواو کاڵ بۆتەوە و تەواو فرامۆش کراوە لە شارێکین 5 ساڵی کابینەی نۆ هیچ پرۆژێکی استراتیژی جێبەجێ نەکراوە. هەرەمانەش بوون ئەمڕۆ داخوازی ئەم خەڵکی ئەم شارە و هەموو ڕێگامەدەنیەکانیش بەردەوامە بین تا بەدیاتنی ئەم داواکاریانە. چەندین ساڵە هەڵەبجە بەدەست دایان کێشە و گرفتەوە دەناڵێنێت. خەڵکی پارێزگاکەش دەڵێن چیتر بێدەنگ نابن لە پەراوێزخستنی شارەکەیان، فشارەکانیان بەردەوام دەبێت تا مافەکانیان دەستە بەردەکرێت. لە بەرامبەر فرامۆشکردنی پارێزگاکەیان هەڵەبجەیەکان جارێکی دیکە دەنگی ناڕەزایان بەگوێی دەسەڵاتدادا چیتر پەراوێز نەخرێ، وادەیەکیشیان دیاری کردووە بۆ حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.